لە شاری هەولێر ئەمێنینەوە بێگومان بابەتی خۆشنووسی یەکێکە لە هونەرە تایبەتەکان و لە چەندین وڵاتانی دیارە ئەبینین کە پێشبڕکەی تایبەت بەم بوارە هەیە و هەروە پێشانگای تایبەتیش با خۆشنووسی و کەسانێکی زۆریش هەن کە توانای نووسینی خەتێکی جوانیان هەیە کە توان چەندین نووسین لەسەر تابلۆکان بنەخشێنن و لە چەندین شوێنی دیاریشا بتوانێت کەم تابلۆیانە نمایش بکرێت. هەر یەک لە بەڕێزانی حیاربیری و بانسەلاح دوو خۆشنووسی دیارن لە شاری هەولێر دیارە چەندین تابلۆی ناوازەیان لە یەکێک لە شوێنە هەرە تایبەتە کلتوری جوارەکانی هەولێر نمایش کردووە. مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر لە ڕۆژی جیهانی خۆشنووسیدا پێشانگایەکی تایبەتی بە هەردوو خۆشنووس یەحیاربیلی و بانسەلاح کردەوە. ئەم ساڵ یادەکە لە نێو بازاری قەیسەری هەولێر ئەنجام دراوتێدا چەندین تابلۆی خۆشنووسی لەو پێشانگایەدا نمایشکران. لە پێشانگاکە هەردوو خۆشنووس توانیان چەندین جۆر خەتی خۆشنووسی جیاواز کە زیاتر لە 1000 ساڵ بەر لە ئێستا بەکار هاتووە لە تابلۆکانیاندا بەکاربێن و لە پێشانگاکەشدا نمایشی بکەن. بەڵێ لە هەمەنجی لەگەر مۆزەخانە و پەروەردەی هەولێر بەڕاستی کە هەستان بەم پیشانگایە تەکلیفان لە ئێمەمانە کرد کە بتوانین بە چەندین تابلۆی خۆمان بەشداری لەم پیشانگایە بکەین. لایەنی پیشانگایەکە لایەنی شوێنەکەش شوێنی بازار قەیسەری بازاری شێر وەکو دیارە 8 ساڵ زیاتر بە لە ئێستا دروست بووە. شوێنێکی شارستانیەتی و جوان و ڕوویەکی گەشی ئەم شارە نیشانی هەموو جیهان دەدات لەبێ ئەو شوێنەوە هەڵبژاردووە. سەرەڕای ڕووخان و سوتانی ئێمەمانە بە بەردەوامی لە زیندووکردنەوەی تابلۆکانم بەڕاستی زیاتر بەعسی ڕەحمەتی خودا و ئاەت و حەدیث و ئەخلاقی جوان و ئەو تە جوان و پێزانێک کە لە فەرمودە شیرینی پێغەمبەر سەڵەم و ئاەتەکاندایە بەڕاستی ئێمە من وەکو تابلۆیەک تێدا نمایشم کردووە.